دەڵێن لە کاتی خۆی پیاوێکی زانای مسلمان هەبووە، پێشەوە خوارزمیان پێگوتیە کە لە جەبر و هەندەسە و بیرکاری زۆر شارەزا بووە. ئەو پێشەوە بەڕێزە و زانایە لە سەدەکانی بینی 700 و 800 هیجری ژیایە کە هاتیتە شاری بەغدای لەوێ جێنیش بووە. عەفو، یەکەم زانایە کە سفری دۆزیتەوە، سفر ژمارە کە دەژمێردرێ، سفری ئەگەر لە گەردانەبی ئاسان ناژمێردرێ. یەکەم جار لەسەر ڕووی زەوی ئەو زانا بەڕێزە مسلمانە بوو سفری دیتەوە. ئەگەر نا پێشان پێشوی ژمارە کو دەژماردرا 1 2 3 4 5 6 7 8 9 دەنەبوو، یەکەک و سفرەکی لە گەردانە یەکسەر دەچووە سە 11 11 12 13 14 تا 19. لە 19 20 نەبوو، چکە سفر نەبوو دای بنێن لەگەری. کەس ئەو فکرەی نەکردبەوە. ئەو زانا بەڕێزە هات گوتی سفر دابندرێ لە دەیەکان 1 0، واتە لە دوای 9 یەکەکەی بینەوە سفرێکی لە تەنیش دابنێ و لە پاڵ دابنێ، ئەوە پێی برێندا. لە دەیدی کە ڕۆیشتی دەکاتە دویدی لە دوای یەکەکەی سفرێکی لە پاڵ دابنێ برێ 20. سیەکەش ئەو هاوەتا کۆتایی. ئەوە دیارە ئەو بەرهەمە بەرهەمی مێژووی ئیسلامە و تاریخی ئیسلامە و زانایانی ئیسلامە. کاتی خۆی مسلمانان و زانایانی ئیسلام زۆر بەرەو پێشتر بوون لە ئەوروپای ئێستا، چکە دەستیان بە دین وەگرت بوو. بەڵام ئێستا ئەمە لۆ دواکەوتوینە، چکە پشتمان لە دین کردیا، مەجبوری ئەوروپا و فلان و فیسارین. ئەگەر ناسناعەتە یەکەمیەکان و بیردۆزە زۆر چاکەکانی مرۆڤی بەختەوەر کردبی لە مێژووی ئیسلامی، بدایەت زانایانی ئیسلام هەیان بوو دەگەیشتنێ ئەوروپا زۆر لە دواوە بوو، وەحشیگەریایەتی دەژیان هەندێکیان. دەڵێ لە بەغدای بوو ئافرەتێک چووە لای، گوتی ئەی زانای بەڕێزی ئیسلام، دەڵێن جەنابەت زۆر زیرەک و دانای، یەک پرسیار لە دڵم مەرەقمە لە ڕووی بیرکاریەوە چۆن بۆم چارەسەر دەکەی؟ دەڵێن هیچ شتێک نییە لە لای تو حاسێبی لە ڕووی بیرکاریەوە. ئەویش گوتی بڵێ داچی من چت دەوێ؟ تی پرسیارەکەم ئەوەیە پێغەمبەری خوای دەفەرمی عەلەیهی السەڵات وەسەلام تونکەح المەرئەة لأربع، ژن دەهیندرێ و هاوسەرگیرایەتی ئەنجام دەدرێ لە پێناو 4 شتی. یەکەمیان لیمالیها، جاروەیە ئافرەتەکە دەوڵەمەندە لەبە پارەکەی کوڕەکە دەیخوازی. دووەمیان لحەسەبیها، جاروەیە کچە بنەماڵەیە ناودارە بابوداچی لەبە هەندێک کوڕەکە دەیخوازی. سێیەمیان لیجەمالیها، لەبەر جوانی ئافرەتەکەی ئەگەر هیچی تریشی نەبی دڵی بۆی دەچیتن و دەیخوازی. چوارەمیشیان لیدینیها، لەبەر خاتری دینداری و ئەخلاق و خواپەرستیەکەی گەنجەکە دەیخوازی و دەیهینی. کامەیان لە ڕووی بیرکاری تەواوترە و ڕێک و پێکترە و کیهان بخوازی باشە؟ تێوە زۆر ئاسانە. گوتی بەلای منەوە ئەو ئیمامە بەڕێزە و ئەو پێشەوایە مسلمانە، تی بەلای منەوە خوایەکە و تاک و تەنهایە و دەبی بەلای هەموو کەسێ ژوابی. گوتی کەواتە دینداری لە خواوەیە، ئەخلاق لە خواوەیە، ئەوە ژمارەیەکی لۆدادەنێم لە حەدیثەکەی. گوتی ئەوە یەکی بینە لێرەدانێ، هەر کەسێک ئافرەتێکی خواست دیندار بوو لێی پەشێمان نییە ڕەقەمێکی بەدەست دەکەوی، یەکەکی بەدەست هینە. ئەگەر خوای تەعالەش پێی بەخشی لە دوای ئەوەی کەوا ما دیندار بوو، ئەخلاقی هەبوو، جوانیش بوو، گوتی جوانی لە کنە من سفرە لە ڕووی بیرکاریەوە. سفرەکی بینە لە کن یەکەکەی دانێ، ئەگەر یەکەکەی هەبوو دین و ئەخلاقەکە دەبتەدا، یعنی هەم دینی هەبی و هەم جوانیش بی، ئەوە بووە دە و بەرز بۆ. گوتی لە پاشانەکە حەسەب و نەسەب و بنەماڵایەتیش هەر سفرە، هیچ حیسابی بۆ ناکرێ بە تەنها. ئەویش ئەگەر هەی بوو دیندار بوو، لە پاشانەکە جوانیش بوو، کچە بنەماڵەش بوو، سفرەکی دیش بینە لە پاڵ دەیەکەی دابنێ دەبتە 100، هەنجینەکە بەرزتر دەبێتەوە. ئەگەر هاتوو ماڵیشی هەبوو دەوڵەمەند بوو، ئەویش سفرە ماڵ و دەوڵەمەندی.
ئەویش بینە لە تەنیشت سفرەکانی تری دانێ دەبتە هەزار. ئەگەر کچێکت خواست کچەکە دین و ئەخلاقی هەبوو یەکەم جار لەوی بپێچەوە ئەو ڕقەم یەکە، ئەو جار لە پاشانە کە 3 سفرەکەی دیشی هەبوو ئەوە هەزارت بەدەستهینە. یەک لەو 3 سفرانەی نەبی 100ت بەدەستهینە، 2 لەو 3 سفرانەی نەبی 10ت بەدەستهینە. هەر باشە هەر 3 سفرەکەی نەبی هەر سفر بەدەستنی یەکت بەدەستهینە دین و ئەخلاقی هەیە، هەر باشە و خوش تاکو تەنهایە. گوتی مانای چ بووەوە جەنابی پێشەوە؟ ئەو هات وڵام دامەوە گوتی مانای وابوو تێت بگەینم ئەی ئافرەت بەبێ یەک سفرەکان هیچ قیمەتیان نییە. ئەگەر دین و ئەخلاقی نەبوو جوانیش بی هیچە، ئەگەر دین و ئەخلاقی نەبوو بنەماڵەش بی هیچە، ئەگەر دین و ئەخلاقی نەبوو دەوڵەمەندیش بی هیچە. کەواتە ئەوانە هیچیان هیچ نین، سفر بەدەستی بەس دین و ئەخلاقەکە قووەتی دەداتە ئەوانی تریش. چەند جوانی هینایە ئەو زانا بەڕێزە گەنجەکانمان پێویستە وا بیرکەنەوە لە دین و ئەخلاق بپێچنەوە، ژمارەیەکی بەدەست بینە ئەوجا لە 2 سفرەکان بگەڕێ. ئەگەر لە سفرەکان دەست پێ بکەی جاروەیە لەسەر سفرەکان دەکوژێتەوە و یەکی لە گەردانیە جوانیە و دێت دەبتە خێزانت لێت دەبتە بەڵا، کێشەت بۆ دروست دەبی. پارەی هەیە و دەبتە خێزانت لەسەرت دەخڕی و دەبڕی، تۆ دەبیە کۆیلەی بەردەستیوی. حەسەب و نەسەبی هەیە دین و ئەخلاقەکەی نییە، لەسەرت دەخڕی و دەبڕی و ژیانت تێک دەدا لە زیاتی خۆشکە.